سلااو هاوڕێیان بەخێر بن بە ڤیددیۆکی تازە تاوان کۆمپانیای تۆیۆتا هەفتەی پێش و تقریبان دە ڕۆژێک پێش ئێستا بڵاوی کردەوە کە تۆیۆتا کامریەکان کە لە سای 2025 مۆدل 25 بڵاو بن و هەر هەمویان بزوێنەر و محرک و ئەنجینەکەیان بەس هایبرد دەبێت ینی مەچینەی بە تەنیا بنزین دروست ناکەن لە مۆدووە تاوان ئەوە فکرێکم بۆ دروست لەسەر ئەو ڤیددیۆیە کە دوای ئەوەی گوێم لەو ئەخبارە بوو دەمەوێت لەگەڵ ئێوە شێری بکەم و هیوادارم سوودم هەبێ و لە هەمان کاتیشدا نازم قەناعەتان بۆ قسانە دەبێت کە باسی دەکەم یان ناگەر قەناعەتان کە لە کۆمنت بۆ بنووسن هەروە لایکی ڤیددیۆیەکە لەبیر مەکەن و سەبسکرایبی چەناڵەکە لەبیر مەکەن لە بەروی 145 و کەسانی کە ڤیددیۆکانمان تماشا دەکەن ئەتا ئێستا سەبسکرایبی چەناڵەکەیان نەکردووە و هیوادارم سوودمان هەبی بە شێرکردنی ڤیددیۆکانمان بۆ برادر و کەس و کارەکانتان با دەست پێکەین. تاوان ئەو ڤیددیۆکەی کە بۆم دروست بوو لەسەر دروستکردنی ئەو ڤیددیۆی ئەوە بوو کە کۆمپانیا جیهانیەکان هەمویان پوش دەکەن هەمویان پاڵ وەزاکە پاڵ دەنێن بۆ ئەوەی کە سیارە بەرەو کارەبایی بڕوا سیارە بەرەو هایبر بڕوا بەس ئایا عەقلیەتی تاکی کوردی لای خۆمان تا چەند بەرەو ئەو ئیتیزاها پوش بووینە کە ئەمە بتوانین سیارەی هایبر بەکاربێنین تاوان سیارەی هایبر بەکاربێنین یان سیارەی کارەبایی بەکاربین لەوانەیە ژێرخانی ئابووری وڵاتیمە بەتەواوەتی وێرانبی لە ڕووی کارەبا و ئەوانەوە بۆیە ئەمن دەڵێم زارێ زووە بۆی بە سیارەی بەتەواوەتی بچی بۆ EV ئلکتریک ڤیکڵ کە سیارەی فول کارەباییە بیکڕی لەبەرەوەی سیارەی کارەبایی ئێستا لای خۆمان لە کوردستان سیارەی زۆر هەیە و نرخیشیان مناسبە بە بەراورد بۆ سیارە ئەمریکانی کە دێن و لێدرانیان هەیە و وێران بووینە و نرخیشان نزیکە لەو ئەمن لەو ڤیددیۆی جارێ نامێ بچمە ناو باسی سیارەی EV بکەم ئەم لێرە دەمێ بچمە ناو باسی هایبر بکەم تاوان ئەگەر بیری لێ بکەوی سیارەی هایبر یەکەمیش پێویستی بە شەحن نییە تاوان ئەوە پۆینتەکی زۆر میمەیانە تو بەس بنزین لە سیارە دەکەی لەمان کاتدا سیارەی ئەتیادی ئەگەر تانکیەکەی 60 لتر 70 لتر بخواتن ئەوە تانکیەکەی 30 لتر و 40 لتر دەخوا ئەو پێش ئەو سیارەکەی تر خۆی بکوژی 500 کیلومتر پێی دەڕۆی دەوی سێبەنجخانەوەکەی تر 1000 بۆ 1200 پێی دەڕۆی سێبەنجخانە ینی دووقاتی ئەو دەڕوە و لە هەمان کاتدا نیوەی ئەو بنزین دەخواتن و لە هەمان کاتدا سیارەکە پێویستی بە شەحن نییە ینی نازم لەوەی پێرفێکتر نییە بۆ ئەو وەزعی ئێرە کە بنزین گرانە کە بنزین خراپە کە ئەتو گەورەیە ئێرە هاتووی زۆر تێدایە کە هەولێر بۆ نمونە هەولێر و سلێمانی و هەموو شارەکان خاستن هەولێر کە پڕکراوە لە کامڕێ پۆینت و پۆینت کە متعی لێخوڕنی سیارەی تقریبا نەمایانی ئەگەر تو ئێستا فیراری و لەمبەرگینی و ماکلرن شتی پێبی لەسەر زارە ناتوانانی لێ بخوری خۆ ناو شار دووسە لێ ناخوری لە رەبی لەسەر زارەی 120 و 150 وانە لێ بخوری ئەویش مستەحیلە بتوان لێ بخوری لەبەر کامڕێ پۆینت و پۆینت و دەستی حکومەتیش خۆشبی لەبەرەوەی حادیسەی زۆر دەکرێت و ئەتا لێخوڕینی عاقلانە و لێخوڕینی هێواش نەبێتە کەلتور بەڕای من کامڕێ پۆینت و پۆینت بە شێوێک لا نەدەرێتن لەبەرەوەی کامڕێ پۆینت و پۆینت وەکو ئەو دووتایە بچووکەی وایە کە بە پایسکلی منداڵ وەدەکەی ئەتا فێ دەبیتن دوایەوە بۆی لێ دەکەوە ئیتر ئەمە چەند ساڵێکمان دەوێت 5 ساڵە 10 ساڵە 6 ساڵە 7 ساڵە ئەتا دەبێتە کەلتور لای ئێمە لێخوڕین لەسەر جادە بەپێی ئەو خێرایبی کە نووسرایە تاکوتو خەڵک دەبێت خێرا بکە بەس زۆربەی خەڵک کەلتورەکە بەکاربێنێت زۆربەی خەڵک کەلتورەکە بەکاربێنێتن بۆیە ئیتر سیارە تامینەمە ئیتر سیارەی هایبر ئێستا بەرەبەرە ڕوو لە زیادکردن دەکات هەم لە بە سفری لە کۆمپانیەکانی هەم لە ئەمریکا دێتن بە نرخێکی گونجاو و هەشە دامی نییە و هەشە سفر و هەیە دامی خەفیفە و لەمان کردە زۆر ئەتیادیە ئیتر بڵێ و نەڵێ ئەمە دەبی بە شەقیش بی دەبی بینە سەر سیارەی هایبر لەبەرەوەی کە زۆربەی کۆمپانیەکان بەس هایبریان دروست کرد و بەس هایبر هاتە کوردستان خۆتۆ ناچی وەڵی دەچم داستۆنەکی قەدیمی نۆڵتەکان دەکەم لەبەرەوەی سیارەی بنزینە و شش پسنی کلاسیکی قەدیمە بێت و بۆ بێ ئەو شتە پێت خۆشبی پێت ناخۆشبی سیارەی هایبرد و کارەبا مستەقبەلی هەموو دنیاە و بە وڵاتەوە بۆ گەرمای ئەو وڵاتشەوە ئەو زەدابنیشی بڵێ وەڵی ئەو سیارە نابتە ئەوە لەبەری وڵاتیمە ئەوەیە وڵاتیمە گەرمە وڵاتیمە ئەوەیە و نازانم چ وڵاتی لەسەری لە رووسیا دەرزی حرار ناقص پەنجایە خۆ گەرما و سەرما بۆ پاتری و بۆ شتی ئەلکترۆنی و بۆ بزوێنەر و مەچینە وەکو یەکە گەرما بەنەوەکیشی لەسەر دەکات سەرما بەنەوەکی تریشی لەسەر دەکات ئیتر خۆ لە وڵاتە ساردانە چ دەکەن خۆلیێن دەژناڵێ وڵی لە ئەو بەکەڵک نایشتی وە کە شتەکە بووە ترێندی عالەمی و هەموو کۆمپانیەکان بەرەوەی ڕۆیشتن تۆ هیچ حەلیترت نییە کە هەموو دنیا بەرەو سمارتفۆن ڕۆی و هەموو دنیا بۆ تۆسکرین و مۆبایل شاشە و مۆبایلی کیورەتی وەکو بلاکبێری و نۆکیا ئی سیریزەکانی کۆن ئەوی هەموو کیبۆردی و فول سایزی تێدا بوو یان مۆبایلی قەدیم نەما چ دەکەی دەچی وەڵام مۆبایلی قەدیم لە قبری دەرلێنی بەکاری دێنی ئیتر دەبی بڵێ بگیری ینی پێتخۆشبی بێت ناخۆشبی هەر بەرەوەی زای دەڕۆێ بۆی ئەگەر ئێستا چانسەت هەیە و
و شتەکە نرخی هەڵنەستا لە بروی بۆ توواتی مەرخوب نەبوو و پارە لەدەستەوە بتوانانی سیارێکی وا بکڕی باوەڕکە قیممەی عاقلی ئەگەر بیکڕی لە بەروی دوور دەبی و لەو مەسرەفەکی زۆر و لەماکە لە سیارەکە اقتصادی زۆربەی کار بەکاربا و بە شەحنیش دەکات کە بخۆی خۆی شەحن دەکات و پێویست ناکات و شەحنێکی ئێوە تر ینی نازم چاوەڕێتی دەکەی سیارەی فول کارەباییش ئەگەر دەتوانانی بیکەیت چکە سیاری کارەبایی ئەگەر تۆ ڕێ خارجی و دەروی شار تەبی تۆزێک عملی نییە لە بەروی لە زۆربەی شارەکان نییە لە قەزا و ناحیەکان نییە ئیتر وەلەو من یەک دوو برادرمێ لە شەریکاتی تاقە و پاوە ڕشتیوایش دەکەن کە پێیان وتم کە لەگەڵ حکوومەت هێرێم ئەویان وەرگتووە ڕوخسەت کە دەست پێکەن چەند محەڵەیەکی کارەبای سەریعی شەحنی سیارە دابنێن لە زۆربەی شوێنەکانی کوردستان ئەگەر دابنێن شتێکی زۆر چاکە چکە تۆ ئەگەر بۆن سیارە کتێبی بچێت دۆک بە شەحن دوای ئاخیر دەبی لێ هاچووی نەکەی دوو ڕۆژ لە دۆک بینی بە تەکسی هاچووکی ئەگەر نا سیارەکەی بەکرێن بێنیەوە بەس تۆ کە مادەم هەموو لایفستایلت هەولێرە لە هەولێر دەرناچی یان سیارەی تری شتێ لە ماڵ و سیارەی تر هەیە بۆ ڕێی خارجی و لەمان کاتیدا کێشەی کارەبار نییە لە ماڵەوە لە مجەمعەکانی و لەمان کاتیشدا لە هەولێر هەیە ئێستا یەک دوو محەبتی سەرێ و هاتوچی هەفتانە خۆر بکوی 350 کیلۆمەتر بی باوەڕکە سیارەی کارەبایی یعنی دەستن ماز دەکە لە بەرەوەی دوور دەکەوێت لە ڕوون و لە مەچینە و لە گێڕ و لە بنزین و لە کۆمپرسەر و لە گەرمای هاوین و شتیوا و هەموو شتێکی پێشفێکتە لەو مۆزوعانە بۆ تو لەماکە لە سیارەکە لە ڕووی تەکنۆلۆجیکەڵی very advanced یعنی سیارەکە لە ڕووی تەکنۆلۆژی زۆر ئەدڤانس و عەجایبە ینی شتی زۆر باش تێدا کە لە سیارەی گرانی وەکو ئەڵمانیەکان نییە و لەما کات ئێستا بۆ من شەریکە وەکی شایۆمی سیاری کارەبای بڵاو کردو کە شایۆمی شەریکەی تەکنۆلۆژی مۆبایل و ئەدەواتی ماڵ و ئۆشتانەیە هەفتەی پێش سیارەیەکی بڵاو کردو بە دوسێ مۆدل پرۆ پلس و ئەڵترا وەکو مۆبایل ناوی لێنایە طبعا ئەگەر ئەو بوو مەحاڵ دەکەم ڕسمی سیارەکەشتان بۆ دابنێم لێرە لەسەر ڤیدیۆیەکە طبعا وەک پێم وتن ینی مستەقبل هەر بۆ سیارانێ ئەوجە پێت خۆش بی پێت ناخۆش بی دەبی ئەو حرەکەی بکەیت دەبی ئەو حرەکەی بکەین ئەوجە بۆیە چەند زووە ئەگەر دەزانی بیکەی و چەند زووە ئەگەر دەزانی ئەتو کابراایکی وێڵ ئێجوکیتی ینی کابراایکی معلوماتت هەیە و سەقافەتت باشە و شەهادەت باشە و متابعەت باشە و شت دەخوێنی و یان ئەگەر شارەش نەبی بەس متابعەت باش بی دەتوانی سیارەکی وا بکڕی بیکرە چاوەڕێی دەکەی بۆ دەچی بەرەو سیارەکی کە نەمەسیری دیارە نە هیچ و هەمووی لێدرایە و ئۆکەی سیارە لێدراش دەکرێ منیش دەکڕم و کڕیتم و هەیتم و بە سیارەی لێدرای خەفیف نەک بچم سیارەکە پێشی هەلا بووە بیکرم و 50 ئێرباگی تەقیە و بە حسابدانڕات و هیچی دانڕایەوە ناتەختەوە بە حساب بە شەر دەنەوە چ شەر دامم کرد و بە شەرتەکە ئیشی نەکرد و ئەمستەکەم لە یاد جەبا هەر بڵێن سیارەکە ئیش دەکاتن و مەزبوطە جە بۆیە هیوادارم دوور نەبن دوور بن لەو نوع سیارانە و نزیک بنەوە لە سیارەی ئەوی کە ژینگە پاک دەکاتەوە بە هیوای ڤیدیۆی تازە